بەناوی خدای بەخشندەی میهرەبان، سەلام و میهرەبانی خوداتان لەبێ ئازیزان و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام بینەرانی بەرنامەی بەفەڕ. میهرەبانی خوداتان لێبێ. بەختەوەرین لاڵ قەشری تازەی بەرنامە بە خزمەتی ئێوەی ئەزیز و خۆشەویست گەیشتینەوە. خۆشەویستان، لاڵ قەیمزارەی بەرنامەی بەفەڕ دەمانەوێت باز بکەین لە باسی سنەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم. ئاخۆ سنەت چییە؟ پێگەی سنەت لە شەرعدا لەکوێدایە؟ بەراوردی سنەت لەگەڵ قورئانە، بنەما دروستەکان ئەو بنەمانە چین کە لەگەڵ سنەتتا دەبێ ئەدا بکرێ بە شێوێشی ڕەوا. ئێمەمان وەکو موسڵمان چۆن تەعامل لەگەڵ سنەتی پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم. سنەت لە چەند بەش پێک دێت. ئەو پرسیارانەوە چەندین پرسیاریتی لە خزمەتی مامۆستایەکی ئەزیز و خۆشەویستی شاری هەولێر ڕێزار جەنابی مامۆستا عەدنانی خەتەی. مامۆستا جان، سلامی خوای گەورە لەسەر بێ و زۆر بەخێر بێ. وعليكم السلام ورحمة الله وبركاته. پایدار بن مامۆستای بەڕێز، خوای گەورە موفق و سەرکەوتوتان کە ئینشاء الله. ئەزیت دەی مامۆستا جان، زۆر بەخێر بێت و چاوت خۆش بێ. خوا مامۆستا لە دەست پێکا دەمانەوێت پرسیاری ئەو بکەین، ئاخۆ سنەت چییە؟ الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله ومن اتبع هداه. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. پێشەچی دەستخۆشی لە بەڕێست و لە کەناڵی پەیام دەکەین کە بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە و ئەم هەلە بۆ ئەوەی باس لە شتێک و باسێک و مەوضوعێکی زۆر گرنگ بکەین لە شەریعەتی ئیسلامدا و بە تایبەتیش ئێمە وەکو موسڵمان کە ئومەتی محەممەدین عليه الصلاة والسلام. سنەت وەکو بڵێن سنەتی ڕەسوول الله عليه الصلاة والسلام زانایان زۆر پێناسەیان کردووە، بەڵام ئەوەی جیاوازی نییە زیاتر لەلایەنی زمانەوانی واتە لەلایەنی لوغە. سنەت واتە ڕێگا، تەریقەت، منهەج، ئەو ڕێگای کە وەکو ڕێنما تۆ لەسەری دەڕۆی. ئەمە بە لایەنی زمانەوانی. بەڵام لەلایەنی مستەلەحێک کە ئایا ئەم سنەتە ئێمە وەکو موسڵمان هەم قورئان هەیە و هەم سنەتیش هەیە، مستەلەحەکان خۆمانن، واتە رب العالمین دایبەزاندووە یاخود ڕەسوول الله عليه الصلاة والسلام وتوێتی. بۆیە وشەی سنەت زانایان هاتن زۆر پێناسەیان کردو. بۆ نمونە لەلایەن ئەهلی ئوسوڵ الفقه، سنەت واتە ئەو ڕەواتیبانەی ئەو نافیلانەی کە لە دوای نوێژەکان دەکرێن. زیاتر مەبەستیان ئەم جۆرانە بوو. نوێژە سنەتەکان بەڵێ، یاخود زیاتر مەبەستیان پێنج پلە و پایە ئەحکامە شەرعیەکان بووە. بۆ نمونە حەراممان هەیە، حەلالمان هەیە، مباحمان هەیە، مەکروهمان هەیە. یەکێک لەوانە وتوێتیان سوننەیە. ئەمە لەلایەنی وەکو دەڵێ ئوسوڵی. لەلایەنی هەندێکی وەکو ئەوانەی بیر و باوەڕ و عەقیدە و ئەم جۆرانە مەبەستیان پێ سنەت مقابل بیدعەیە. یعنی کە گوتت سنەت واتە ئەمەیە کە لە شەرعدا پێگەیەکی هەیە، جا چ لە قورئان بێت، چ لە سنەتی ڕەسوول الله بێت، چ ئیجماع بێت، چ قیاس بێت، دواتر شتێکی باز دەکەین و شتێکی داهێنراو نییە. مسبقاً ڕەسوول الله عليه الصلاة والسلام ئەم شتەی کردووە. ئەمە وەکو پێناسی ئەو زانانە. بەڵام ئەوەی مەبەستمانە لێرە ئەمە باز بکەین بەڕاستی سنەتە لەلایەن ئەهلی حەدیث، لەلایەن محەدیثەکان کە ئەوان پێناسی سنەت دەکەن، دەفەرمون ما أثر عن رسول الله عليه الصلاة والسلام من قول أو فعل أو تقرير أو صفة خلقية أو خلقية أو السيرة. دەفەرمون ئەوەیە بۆ ئێمە ماوەتەوە، بۆتە میرات، بۆتە تراث لە قەول و وتەکانی ڕەسوول الله عليه الصلاة والسلام، لە کردارەکانی ڕەسوول الله عليه الصلاة والسلام، لە دام پێدانانەکانی ڕەسوول الله عليه الصلاة والسلام. کە زانان ئێستا ئەمە بەشێکی دەگەڕێنەوە بۆ السنة السكوتية، واتە بەشێک لە سنەتمان هەیە کە ڕەسوول الله نەیکردووە، سەحابە کردوویەتیان یاخود وتوێتی ئێوە بیکەن دەبێتە سنەت بۆ ئێمە، بەڵام پێی دەوتێت سنەی سکوتیە. ئەمەش ئینشاءالله قسەیەکی لەگەڵ تەقریری فەرقی هەیە، شتێکی وەکو دەڵێ ئەو تۆی نییە، بەڵام جیاوازیەکیشی هەیە. یعنی لەوانەیە هەندێک شتێ لە تەقریرەکەی ڕەسوول الله کردبێتی، بەڵام
سکوتی نەیکردووە عینەن دەکات بە شێوازێک لە شێوازەکان دامپێدانانی ڕسوڵ الله عەلەیهی سەڵات وسەلام ئەمەش هەموو لە چیە لەوەی کە دیراسەیەکی چڕ و پڕ و وردی سون نەکراوە بۆیە زانایان هاتوون ئەمەی ئێستا باز دەکەم ئەسونە سکوتیە شتێکی نوێیە یعنی سەلەفی ساڵح زۆر باسییان نەکرد بەس ئەو زانانەی بەو کۆتاییانە متأخیرەکان باسییان کردو ئەویش وەریان گرتووە لە مەفهومی حەدیثەکان و لە مەفهومی زانایەکان بۆیە ئەمەش بەشێکی تریشی لایانی ئەخلاقی ڕەسوول الله عەلەیهی سەڵات وسەلام ئەگە سەیر بکەی هەندێک خوڕەوشت و دابوونەریت لە ناو عەرەبەکان هەبووە ڕەسوول الله عەلەیهی سەڵات وسەلام هەندێکی فەرموویەتی ئەمە جاهیلیە وازی لێ بینن بەڵام هەندێکیشی پێ باش بووە رسول الله عليه الصلاة والسلام إقراري لسا كردوا رب العالمينيش ڕێگری نەکردو لە ڕسوول الله ئەوە دەبێتە سنت ئەو وەکو ئەخلاق بەڵام هەندێکی تر زانیان دەفەرمون بۆمە لە ڕسوول الله بەجێ ماوە لە کتوبەکان تەدوین کراوە پێی دەگوترێ الشەمائل یعنی ئەو شتانەی کە ڕسوول الله لەسەری خەڵق کراوە بۆ نمونە ڕسوول الله عليه الصلاة والسلام كان واسع العينين ئەوانەی سەحابە دیتوان دەفەرمون چاوی زۆر گەورە بووە یعنی ئەگە یەکێک چاوی بچوو گومانای ئەوە نیە بچی چاوی خۆی گەورە بکە عەمەلیاتێک بکە ئەوە سونەتە نە بەڵام ئێمە دەڵێن سونەتە لەوەی لە ڕێبازێکی ڕەسوول الله بۆ ئێمە بەجێ ماوە ئەگەر کەسێک ئاوا چاوی گەورە بوو تەشبیه بە ڕەسوول الله بوو عەلەیهی سەڵات وسەلام ئەوە شکری خوای دەوێت لەسەر بکە سوپاسگوزار بێ یاخود ڕەسوول الله عەلەیهی سەڵات وسەلام کانە کەثیرە الشەعری ڕەسوول الله مووی زۆر بووە یعنی کەسێک ناچێ مووی بچێنێ لە لاشەی خۆی بۆ ئەوی بڕێ ئەمە سونەتێکی جێبەجێ دەکەم بەڵام ئەوەش سونەتە لەلایەن ڕەسوول الله بۆ ئێمەوە بەجێ ماوە ئەوی تر ئەوی سیرە واتە ژیان و گوزەرانی ڕەسوول الله عەلەیهی سەڵات وسەلام پێشی ببێتە پێغەمبەر هەندێک شتی هەبوو ئەوەش بۆمە بەجێ دەمێنێ بۆیە بۆ نمونە لە هەندێک فەرموودەفەرموویەتی لە سڵحێکدا بەشداریم کرد ئیبن جودعان قەبیلەیەک بوون خۆزگە دەخوازم لە ئیسلامیش ئاوا بێ بانگەوازم بکەن دەچم بۆ ئەم شوێنە لەبەر چیە لەبەر ئەوەی باسی ئولفەت و محەبەت و لێک نزیک بوونەوە و تێکەڵاوی و کۆمەڵایەتیە بۆیە ڕەسوول الله دانی پێداناوە بەڵام ئەمە پێشی ئەوە بووە کە ڕەسوول الله ببێتە پێغەمبەر عليه الصلاة والسلام بۆیە زانان دەفەرمون ئەوەش بەشێکە لە سیرە ئەوەش بۆ ئێمە وەرگیراوە ئەگە هیچ مخالفەتی شەرع نەبێ دەتوانین جێبەجێ بکەین ئەوە تقریبا بە کورتی پێناسەی سنەتی ڕەسوول الله عليه الصلاة والسلام کەواتە با بزانین مەسەلەن لە شەرعا پێگەی سنەت لەکوێدایە لە کتوبەکان هەم لە ئوسوول هەم لە محەدیثین هەم لە فوقهایەکان باسییان کردووە کە پێگەی دووەمە ئێمە مەسادیری ئەدیلەی تەبعیمان هەیە ئەدیلەی ئەسلیمان هەیە ئەدیلەی ئەسلیەکان القورئان والسنە بەڵام ئەو ئەدیلەکانی تر هەندێک زانایان پێ دەدەرێن ئەدیلەت التەبعیە کە دەکا ئیجماع و قیاس هەندێکیان پێی دەگوترێ الئەدیلەت الکاشفە واتە وەرمانگرتووە لە قورئان و سنت کەشف کراوە ئەو زانای تریش باسییان کردووە وەکو عورف و وەکو ئیستیحسان و ئەوانە بەڵام ئەوەی مەبەستمانە تقریبا نەک هەر زانایان ئەمە متفقن کە لە دوای قورئان پێگەی سنەتە بەڵام ئەم پێگەیە ئێمە چ کاتێک دەزانین چەندە گرینگە کە شخصیەتی ڕاستەقینەی ڕەسوول الله بناسین یعنی کاتێک زانایان متفقن یەکەم واجب لەسەر ئینسانی مسلمان معرفة ربه قبل الصلاة قبل الصيام قبل الحج قبل أن تشهد أن لا إله إلا الله دوای ئەوەی دێتن بعد أن تشهد أن لا إله إلا الله دوای ئەوەی کە شەهادەی حەق دەینی یەکەم شت لەسەری واجبە معرفة ربه وەکو عەقیدە دەبێ خوا بناسێ دواتر لە دوی چ دێ معرفة نەبیه ئەگە سیر بکەی لەم ناحیەشەوە پێگەی ڕەسوول الله عليه الصلاة والسلام لە دوای رب العالمین هاتووە بۆیە زانایان دەفەرمون پێگەی ڕاستەقینەی فەرموودە هەمویان متفقن کە لە دوای قورئانەوەیە پێگەی دووەمی هەیە یعنی ئەگەر قورئان پلەی یەکەمی هەبێ ئەم پلەی دووەمی هەیە و زۆر زانای تریش وتوویەتیان قورئان و سنە سنەتی ڕەسوول الله عليه الصلاة والسلام صینوان لا يفترقان دوو شتی پێکەوەن قەت لێک جیا نابنەوە إلى يوم القيامة باشە قورئان تبیانە لكل شيء بەڵێ لەبەرچی پێویست دەکا بۆ منە سەرچاوی دووەم ئیدی حەدیث بێ ئەو تبیانە لكل شيء ئەو شەیئە چێ ڕۆنی کردوتەوە ڕەسوول الله ڕۆنی کردوتەوە عليه الصلاة والسلام هەم لە قورئانیش ئەمری پێکراوە لێرە عام نییە
بەڵێ عامە بەڵام مەبەستی پێ زیاتر ڕەسوول الله لەبەر ئەوەی یەکەم جار قورئان دابەزیتە سەر ڕەسوول الله دواتر ڕەسوول الله دای بەزاندۆتە سەر واقع دواتر ڕەسوول الله بە هاوڵانی گەیاندووە دوایە زانایان دەفەرمون قورئان باسی شتە کولیەکان دەکا کولیات سنە باسی شتە جوزئیاتەکان دەکا بۆ نمونە هەر لەگەڵ ئەم ئاەتەی جەنابەت باسی کرد بۆ نمونە لە قورئاندا باسی نوێژ کراوە فرموتي وأقيموا الصلاة أقيم الصلاة لدلوك الشمس إلى غسق الليل وقرآن الفجر حمو قرآن بقري نالي لنويجيني ورودات سوار كعاد بي نالي ودبي ببي دنگ بي نالي آوابي بخوينا نالي أوي بخوينا بلام رسول الله بفعلي زي بتزي كردوا بمتواتر عملي بأيما قيشتوا كرسول الله آوات زماعات كردوا آوات أجر پاداشتكي داناو كواتا أما جزئياتكاني بو سنة زيهشتوا بويا أو تبيانا لكل شيء حتى زندق زانان دفرمون باشترين تفسير بو قرآن تيا تفسير القرآن بالقرآن دواتر تفسير القرآن بالسنة دواتر تفسير القرآن بقول الصحابة دواتر بالأثر أمانة أو آتي زنابت باس كرت تبيانا لكل شيء أم آتي تفسير ذكا وأنزلنا إليك الذكرى لتبين للناس ما نزل إليهم ولعلهم يتفكرون كواتا أم تبيانا لكل شيء أم كل شيء رسول الله روني كردوتو أجينا قرآن هاتوا كليات واتشتا قشتيكاني باس كردوا بلام لسنة رسول الله هاتوا وردكاريكاني باس كردوا بويش دبيني زياتر وزياتر ئەگەر بڵێن بە پلەی یەکەم دژایەتی قورئان کرابێ ماوەیەک بەڵام لە کات و ساتێکی زۆر زیاتر و زیاتر دژایەتی سونە کراوە چونکە وردەکاریەکانی شەرع زۆربەی لە سونە باس کراوە یعنی بە تایبەتی لەلایەنی عیبادات لەلایەنی ئەحکام يعني ئێستا بۆ نمونە لە قورئان هاتووە والسارق والسارقة فاقطعوا أيديهما جزاء بما كسبا نكالا من الله إلى آخر الآية دەفەرمێ ئەو ئافرەتە و ئەو پیاوەی دزی دەکەن دەستیان ببڕن إيه أما مطلقة أما عامة يعني هر دزيك بي نا رسول الله روني كردوتو كامل بيدوتي دزي واتسان ببري ولا سرتسي دبري واتسونا تسكاتيك دبري أما أنا هم رسول الله روني كردوتو بويا أما أنا بيدوتي تبيانا لكل شيء هاتو للسنة داروني كردوتو بويا دجبيني سنة كان رسول الله ياخذ فرمودة كان رسول الله عليه الصلاة والسلام زور زور فراوانة بەڵام قورئان زیاتر بە کولی باسی شتەکانی کردووە باش ئەو بەڵگانە چین کەوا پێگەی سنە دوازدە دەکەن لە بۆمان زیاتر ئەمەش یەکێکی ترە لە گەورەی سنت وتمان گەورەیەکەی لەوەیدایە لە دوای قورئانەوەیە لە ئەدیلە ئەسڵیەکانیش لە بنچینە سەرەکیەکانیش بەڵام دیسان دووبارە گرنگی فەرمودەکان لەوە دەردەچێتەوە کە هەم لە قورئاندا لە خودی قورئاندا بەڵگەمان هەیە لەسەر پێگەی سنت وهم لخودي فرمودجدا رسول الله روني كردوتو عليه الصلاة والسلام كسنة بيجيلة شويندرا وهم إجماع علمانيش كودنجي زانانيش لسرا كبيجي سنة لتشوينيكا وهم بلغي عقليش من هي كبيجي سنة لتشوينيكا وبتايبتش وتمان كبيجي سنة لا دوم بيجدا لا بلاي دوم دا لا قرآن دا زياتر لا صد آية من هي وأطيعوا الله وأطيعوا الرسول بقرا لآياتي شو دفرمي ومن يطع الرسول فقد أطاع الله دفرمي أوي جويرالي الرسول الله بكا أو وكو أوي وايا جويرالي رب العالمين يكربي إطاعي رسول الله بيوست بإطاعي رب العالمين ياخد بيجيكا بلوبايكا إطاعي رسول الله جويرالي رسول الله ملكزبون بو فرمانا كان رسول الله عليه الصلاة والسلام بو أوي تو بقي بلوباي إطاعوا فرمايشتكان رب العالمين زي بكي لبر هلاني عقلش سير بكي ما مستجاب أي أفهم وما أتاكم الرسول فخذوه وما نهاكم زور بس أنا بس أو ومن يطع الرسول فقد أطاع الله بلقيتشي صريحي صحيحة هو مطلقة ما مصاب يعني بقشتي بس كده بلام تسندين آياتي تريشمان هي بونمنا هر محبتي رب العالمين قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله سير كزور جرينجا دفرمي أجر إيوا رب العالمين تان خوش دوي كبلو بايكا بس أواني بويان هول داوا ياخد أو صحاباني
ئەو پلەوە پایان بەدەستێناوە چ پلە و پایەکی گەورەیە لەوانەشت جارێ نەزاندرێ بۆ چچوینە و قیامەت ئەو سەدەزانین ئەوانێ ڕەب العالەمین خۆشی دەوێن چێن بۆی دەفەرمێ ئەگەر دەتانەوێ ڕەب العالەمین ئێوەی خۆش بێ فەتەبیعونی ڕەسوڵ الله دەفەرمێ شوێنی من کەون من پێتان دەڵێم چۆنە من بۆتان دیاری دەکەم چۆنە نەتووشی ئیفراد دەبن نەتووشی تەفرید دەبن گرنجەکەی لەوەدایە یحببکم الله ئەو کاتی ڕەب العالەمین ئێوەی خۆش دەوێ یعنی کەواتە خۆشەویستی سەمع و طاعە ئیطاعە فەهمی ئیسلام هەمووی بەستراوەتە بەچی بەوەی کات و تەسمیلی ئەم ئاەتەی سوورەتی النساء والله أعلم فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم ثم لا يجدوا في أنفسهم حرجا مما قضيت ويسلموا تسليما يعني أما ناوەڕۆکی باسەکەی ناوەڕۆکی سنەیە دەفەرمێ ڕەب العالەمین سوێن بە نەفسی خۆی دەخوا فەلا وەڕەبیک سوێن بە پەروەردیگاری تۆ یا محەممەد لا يؤمنون ئەمە زۆر گرنگە یعنی بیر و باوەڕە عەقیدەیە حتى يحكموك فيما شجر بينهم يعني بڕواتە بی مامۆستای بەڕێز ئەم مەشاکلانی لەم سەردەمەدا هەیە مەشاکلی خێزانی مەشاکلی تاکەکەسی مەشاکلی نێودەوڵەتی مەشاکلی سیاسی مەشاکلی ئیجتیماعی بڕواتە بێ هەمووی لە سونە باس کراوە بەس بین دابنیشین بگەڕین دەیدۆزینەوە چارەسەر دەبێ بۆیە کەسێکی نەشارەزا لە دین بەڵام خوێندنەوەی بۆ دین کردووە دەڵێ ئەگەر ڕەسوول الله عەلەیهی السەڵات وەسەلام بەس بێتە سەردونیا بە ماوەی خواردنەوەی قاوەیەک هەم مشکلەکان حەل دەکا ئاوە خوێندوێتەوە دەزانی ڕەسوول الله عەلەیهی السەڵات وەسەلام چ شەخسیەتێکی هەیە چ کەسایەتیەکی هەیە بۆیە بەڕاستی بەڵگە لە قورئان و لە سنەتی ڕەسوول الله لە چەندان فەرمووە عەلەیکم بسنەتی چەندان فەرموودە باسی کردووە چەندان فەرموودە هاتووە کە باسی سنەتی تەرەکتو فیکم ما إن تمسكتم به لن تضلوا بعدي أبدا كتاب الله وسنتي أو يتردى فرمي النكاح من سنتي فمن رغب عن سنتي فليس مني چەندان فەرموودەمان هەیە وەکو ئیجماع زانان کە هاتوونە فەرموویان شەک و گومانی تێدانە کۆدەنگن لەسەرەوەی کە پێگەی سنت لە چەندان کتوبەکان ئیمامی شەوکانی ئەوانی تر هەمویان باسییان کردووە کە بە ئیجماع بە کۆدەنجی زانایان بگرە بە کۆدەنجی ئومە بەڵام ئومەیەک کە لەه حەظ في الإسلام تاکێک کە لە ناو مسلماناندا ڕەسوول الله دەناسێ شخصیەتی ڕەسوول الله دەناسێ ئەو کاتانە هەمویان کۆدەنگ لەسەرەوەی کە پێگەی سنت لە دوای قورئانەوەیە بەڵگەی عەقڵیەکەن ئەمە تەمان بە کورتی زانیان دەفەرمون لەو کاتەی هەبوونی ڕەسوول الله عەلەیهی السەڵات وسەلام لە دابەزینی یەکەم ئاەت ئیقرأ بسم ربك الذي لەم کاتەوە سەرهەڵدانی سنە دەست پێ دەکە کە دی ڕادەگەیەنی اقرأ باسم ربك الذي خلق اقرأ باسم ربك الذي خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان باسی ئینسانە یعنی ئەی محەممەد تۆ دەبێ بۆ مرۆڤەکان بیگەیەنی بخوێنە دواتر بیگەێنە زانیان دەفەرمون هەلەم کاتەدا وەکو مستەڵەحیش نەبێ وەکو زاراوەش نەبێ وەکو دەڵێن ئەمە سنەتە عەلەیکم بسنەتی ئەو کاتی ڕەسوول الله فەرموویەتی وەکو زاراوە لەم کاتەدا سنەتی ڕەسوول الله سەری هەڵداوە لەم کاتەدا قەول و فعلی پێش بێعسەد نابێتە سنەت بەڵێ ئەمیش وەکو باسمان کرد سیرە ئەمیش دەبێتە سنەت چونکە ئیقراری لەسەر کردی ڕەسوول الله عەلەیهی السەڵات وسەلام نەیفەرمووە شتێکی وام کردووە و دوایە یەکێک لە گەورەیەکانی شخصیەتی ڕەسوول الله العیسمە ڕەسوول الله پارێزراو بووە ئەگەر لەسەر ڕەئی زۆرینەی بەشێکی لە زانایان دەڵێن وەڵا عیسمەتەکەی ڕەسوول الله عەلەیهی السەڵات وسەلام لەلایەن بەشەریەتەکەی نەبووە مرۆڤایەتیەکەی نەبووە بەس لەلایەن ڕیسالەکە و گەیاندنی پەیامەکەیوە بەڵام بەڕاستی بەڵگەی زۆر بەهێزمانەیە کە لەسەر ئەوەش بووە چونکە ڕەب العالەمین ئەوانەی کە لە قورئان باسی کردووە يا أيها النبي لما تحرم ما أحل الله لك تبتغي رسول الله حرامێکی نەکردو برێ تۆ حرامت کردووە نەوتویەتی لەبەر ئەوەی تۆ قائید و سەر کردە و پێشەوای و ئوسوەی ئەو شتە حەڵاڵانەش بۆ تووا باشە نەیکەی یعنی رسول الله شتێکی حرامی نەکردو ڕەب العالەمین برێ و بیکە کەواتە لە حەلالەکە وتوێتی باشترینی بکە هەندێک دنیای بۆن منە عەبەسەوەتەوە بەڵێ رسول الله ما بەستی شتێک بۆ بەرام ڕەب العالەمین فەرموویەتی خەڵکێک شتێکتر دەخوێن ئیجتیهادی خۆی بەڵام خوای گەورە تەزدیق کردووە بۆیە کتابێکی زۆر قەیم هەیە عبد الفتاح محمد خالدي والله أعلم عتاب الرسول في القرآن تحليل وتوجيه زور زمان باز دەکات دەڵێ رسول الله عليه الصلاة والسلام کاتی ئەمەی کردووە شتێکی حەڵال بووە بۆ نمونە ئەم بەسەر هاتە يا أيها النبي لما تحرم ما أحل الله لك تبتغي مرضات أزواجك أو إلى آخر الآية ئەگەر سەیری بکەی نەک ئەوەیە کە خەڵکێک دەڵێن
چ لە مستەشریقەکان ڕۆژهەڵات ناسەکان دژە دینەکان دژە سونەکان چ لەوانەی کە مسلمانن ناحاڵی بوون دەڵێن ئەمە باسی بەشەریەتی ڕسوول دەکەن نەخێر تۆ وەرە ئاەتەکان بخوێنەوە وإن تظاهر عليه فإن الله هو مولاه وجبريل وصالح المؤمنين والملائكة بعد ذلك ظهير هم بشتواني تأييد بو رسول الله عليه الصلاة والسلام أما باسي أودك كشخصية رسول الله عليه الصلاة والسلام لك دار بك يعني أصلا بشتواني بو رسول الله للان رب العالمين دفرمي وإن تظاهر عليه أقر دا عائشة دا عفصة رضا ورحمة إخوان لسربي أقر إيوا شتيك دا كان كدلي رسول الله أزيد ددن وەکو دەڵێ شتێک دەکەن کە حەڵاڵی شەبۆتان بەڵام تۆزێک ڕسوول الله پێی نیگەران دەبێت بزانن فإن الله هو مولاه رب العالمين ئاگاداریتی جبریلیش ئاگادارە وصالح المؤمنين ئیماندارانیش دەزانن ئێوە شتێکی واتان کردە دڵیان پێی ناخۆش دەبێت والملائكة بعد ذلك دوای ئەو هەموو شتەش مەلایکەتەکان هەموو پشتیوانی ڕسوول اللهن یعنی ئەمە ئایا باسی نعوذ بالله بڵێین وەکو دەرێ زمانم لاڵ بێ لە کەدارکردنی شخصیەتی ڕسوول اللهە یان ئەسڵەن تەئیدی ڕسوول الله بۆیە ئەو عیسمەتەی ڕسوول الله عليه الصلاة والسلام هەم بەڵگەی لەسەر پێگەی سنت هەم بەڵگەی لەسەر گەورەی ڕسوول الله عليه الصلاة والسلام بۆیە زانیان دەفەرم لایانی عەقلیش سەیر بکەی لەو کاتێ ڕسوول الله پەیامەکەی ڕاگەیان دوای مردنی سەحابەکان بۆ ئێمەیان ڕاگەیان سنەتەکانی دواتر نووسرایەوە دواتر تەدوین کرا دواتر بۆ ئێمە هات ئەم هەموو زانایە ژیانی خۆیان نەفس و نەفیسیان لە پێناو بەخشی بڕوا بکە مامۆستا جەوهەر زانا هەیە دەفەرمێ بەس لەبەر ئەوەی حەدیثی کۆ بکەمەوە چەند جارێک لە بری ئەوەی ئەکرەمەکم وڵا میز بکەم خوێنم داناوە لەبەر ئەوەی لە چێ لە بینی نێوان مەکە و مەدینە یاخۆ لە نێوان شارەکان چوون بەس بزانم ئایا ئەم فەرمودەیە سەحیحە یاخود نا ئێستا پەرتووکێکی داناوە بەس فەرمودە مەوضوعەکانی هەڵبژاردووە بۆ ئەوەی قسەیەک نەکرێ بە زاری ڕسوول الله عليه الصلاة والسلام سەحابە هەبووە یەک مانگەڕێی بڕیوە بەس بچێ بزانی ئەو فەرمودەیە لەلای ئەم کەسەیە ئایا فەرمودەکە سەحیحە بەڵێ ئەو وای گوتۆیان نا نەنووسووە لە شەو نخوونی کردووە دوای ئەوان هەموو بەس بۆ ئەوی فەرمودەکانی ڕسوول الله عليه الصلاة والسلام پاڵاوتە بکەن بۆ ئێمە بگوازنەوە نەفەوتێ ئەمە هەمووی بەڵگەی عەقڵیە کە شتێکی ئاوا گرنگ نەبی عاقڵاکان ژیرەکان بیرمەندەکان ڕۆشنبیرەکانی ئەم ئومەتە ژیانی خۆیان لەسەر نافەوتێنن ئەو کاتە گرنگەی ژیانیان سەرف ناکەن و نابەخشن لە پێناوی حیفزکردنی سنە کەواتە ئەمەش زانایان دەفەرمن بەڵگەی بۆیە دەڵێ دیراسەة الدارسین لها وتأليف المؤلفين لها وعمل العاملين أكبر دليل عقلي على أهمية السنة النبوية أما هموي دراسة كردني تأليف كردني أم هم برتوكا كاربيا كردني أم هم بشي أمت هم بلغي لسرتي لسر قوري سنة رسول الله وبيغاكيو شايستيكي رسول الله عليه الصلاة والسلام بو أم قورية ما مصمزاني من قرآن سرساوية كما لشرع داد دواترش سنة بدواي أو دادي ئەگەر بیت و بین بەڕستان مثلەن مقارنەی بکەی لەبین ئەو دوانە وەڵڵا وەکو ئەمانەتێکی عیلمی گەڕانەوەی وتە و یاخود بڵێ گەڕانەوەی مستەلەحەکان بۆ خاوەنەکانیان یعنی بە کورتی باز بکەین وتەیەکی مامۆستا عەلی باپیری هەیە زۆر جوانە لەو بارەیەوە دەفەرمێ ئەگەر بتەوێ لە سونە بگەی بە قورئان نەبی تێی ناگەی واتە لە قورئان تۆ پێ دەڵێ سونە چییە لەبەر ئەوە وەکو باسم کرد قورئان وەکو پێویست باسی شخصیەتی ڕسوول الله کردو عليه الصلاة والسلام و ئەگەر بتەوێ سنەتیش جێبەجێ دەکەی یعنی ئەگەر بتەوێ قورئانیش جێبەجێکەی بە سنەت نەبی ناتوانین جێبەجێ بکەی واتە هەردووچیان تەواوکەری یەکن بۆیە هەندێک زانا کە دەڵێن هەم سنەت پێویستی بە قورئانە هەم قورئانیش پێویستی بە سنەتە مانای لە کەدارکردنی قورئان نییە تەشبیه نەبی ولله المثل الأعلى ئێستا ئێمە دوو جنسمان هەیە نێر و مێ برێن پیا و ژن یعنی پیا و هەرچەندە جوان بی هەرچەندە بەڕێز بی یعنی لێکۆڵینەوە کراوە هەرچەندە سەروەت و سامانی هەبی لە هەندێک لایەن هەر پێویستی بە ئافرەت هەیە ئەسڵەن لە سەرەتای بوونی لە ئافرەت بووە هەر ئینسی شەو نابێت ئینسان تا زەواز نەکات هەتا زەواز نەکات و ئەمەش بە هەمان شێوە ئافرەت لەو پەڕی جوانی دابێ لەو پەڕی دەوڵەمەندی دابێ لە هیچ کەم نەبێ بەبێ پیا و ئەمەش بەشێکی نەقسە بۆیە وەکو گوتمان وەلی بەس بۆ تەشبیهاتی عەقلی بوو قورئانیش ئاوایە سنەش ئاوایە ئەگەر تو بتەوێ
بەڕاستی لە سنەتی ڕەسوول الله بگەی قورئان پێت دەڵێ و ئەگە بتەوێت سنەتی ڕەسوول الله جێبەجێ بکەی قورئان جێبەجێ بکەی بە سنەتەکانی ڕەسوول الله کاک جەوهەری بەڕێز بەس صحیحی بوخاری کتاب التفسیری زیاتر لە 500 حەدیثی تێدایە 360 بابە هەمووی باز دەکا کە ڕەسوول الله عليه الصلاة والسلام بەستی چ بووە لەو ئاەتە یاخود سبب نزولی ئەو ئاەتە چ بووە سبب ورودی حەدیثەکە چ بووە ڕەسوول الله ئەم ئاەتەی فەرموو يعني بۆیە هەمویان کتاب التفسیر لە صحیح مسلم هەیە لەوانە لە هەمویان لە مسند ئیمام ئەحمەد ئەوانە هەمویان ئەوانەی کە بە ناویشان نووسی بە کتاب التفسیر یان کتاب فضائل القرآن کە من ئەمتع الكتب لە صحیحی بوخاری فضائل قورئان باز دەکا و چۆن بۆ چۆن نەبووە هەمویان تێیدا هەیە یعنی لە کتوبی ستە لە کتوبی تسعە لە هیچ کامێکیان نابینیەوە ئیلا سنە و قورئانیان تێکەڵ کردووە بۆیە هەردووچیان تەواوکەری یەکن هەم بتەوێت لە قورئان بگەی دەبێت پێویستت بە سنەیە هەم سنەش جێبەجێ بکەی پێویستت بە قورئانە ماوەسا ئێمە قورئان و سنەتمان هەن بەڵێ لەبەر چی ما زانانی ئوسوڵ فقه بۆ نمونە إحسان واستحسان ومصالح مرسلة وعرف وإجماع الصحابة وأنا شان داناوست أمانة همو يكو باسم كر بداية أما أدلة أصلية أمانة بيان دقوتري يان أدلة تبعيان ناو لناو يان أدلة الكاشفة لتيان ورقرتوا هم سرتساوكي قرآن والسنة رسول الله عليه الصلاة والسلام باز نكرا بوي قياسي للسردكان بلي آيتك من هي لقرآن دفرمية أحل لكم الطيبات وحرم عليكم الخبائث زانان دەفەرمون هەرچی پاکە رب العالمین دەفەرمی بۆتان حەڵاڵە و هەرچی پیسیشە بۆتان حرامە تۆ قاعیدەیەک دانێ یاخود وەکو لە دەفتەرێک دوو شوێن دانێ بنووسە طیبات بنووسە خەبائث تاکو ڕۆژی قیامەتێ هەرچی دێ چ بە لێکۆڵینەوە چ بە لایانی تاقیگە ئەوانە سەلمێنرا طیباتە دێتە ژێر ئەم شتە چ سەلمێنرا خەبیثاتە دێتە ژێر ئەوە حرام دەبی ئەمە کولیاتەکانی قورئانە بەڵام لەوەشدا ڕەسوول الله عليه الصلاة والسلام لە زمانی خۆیدا هەندێک شت خەبیث بووە بۆ نمونە عرق بۆ نمونە بەراز بۆ نمونە شتێکی تر فەرمی خەبیثە هێناویەتی ئەمەیە پێویستی سنت بە قورئان ئەوەیە قورئانیش پێویستی بە سنتەیە بۆیە ئەمە وەکو قاعیدە بۆیە زانایان هاتوونە وتوێتیان کاکە طیبات و محەڕەمات وتوێتیان دێن قیاس دەکەین ئەگەر نەشدۆزنەوە بەلایانی چی پێ دەڵێن تاقیگە ئەم زۆرە شتانە هاتوون لە ڕۆی زانستیەوە لە ڕۆی عەقلیەوە توێتیان بڵێ زەرەر بە ئینسان دەگەین کەواتە مادەم زەرەر پێ خزانێت دەکەوێتە حەقلە و دەگەوێتە ئەوەی کە حەرام ئەو بنەما دروستانە چین کێمە دەبێت هەڵسوکەوت لەگەڵ سنەتا بکەین پرسیارێکی زۆر لە جێخۆش کاک جەوهەری بەڕێز لەگەر ئەو گەورەی باسمان کرد سنە ئاوا گەورەیە بەڵام ئەگەر ئەو بنەمایانە جێبەجێ نەکەی ئەم پرانسیپانە جێبەجێ نەکەی تووشی تەفریت و ئیفرات دەبی یعنی تووشی کورتهێنان و زێدە ڕۆی غلو دەبی لەبەرچی لەبەر ئەوەی وەکو پێویست لە گەورەی سنە نەگەیشتووی یاخود وەکو پێویست گەورەیت بۆ سنە دانەناوە بۆیە زانایان هاتوون لە سیرەی ڕەسوول الله عليه الصلاة والسلام لە فەرمودەکان چەند بنەمایەکیان داناوە بەڕاستی تاکو ئێستا وەکو لێکۆڵینەوە ئەوەی وەکو دەڵێ ئەمە پێگەیشت بین نۆ بنەمایان داناوە ئێمە بە کورتی بەس لەسەری دەڕۆین یەکەم بنەمایان ثبوت الحديث والتأكد من صحته یەکەم شت ئایا ئەم فەرمودەیە ڕاست و دروستە بەڕاست و دروستی بۆ ئێمە گواستراوەتەوە یاخود خەڵکانێکی نەزان هەڵساون فەرمودەیەکیان هەڵبەستیوە بەسەر زاری ڕەسوول الله لە خۆشەویستی ئەوەش لە زانستی فەرمودە بەدەردەکەوێت بەڵێ یاخود خەڵکانێک بە زانایی بۆ دژایەتیکردنی سنە هاتون هەندێک فەرمودەیان هەڵبەستاوە یاخود وەکو قوساس ئەوانەی کە وەختی خۆشی باو بووە ئەوەی لە مەجلیسەکان زۆر قسە و بەسەر هاتی جێراوەتەوە خەڵک جێ لێگرتووە خواردن و خۆراک و وەکو دەڵێ هەبوونی لەسەر ئەوەی بووە بۆیە چووە بە کەیفی خۆی قسەی هەڵبەستیوە دینی بەکارهێناوە بە تایبەتی عاتیفەی خەڵکی بەکارهێناوە لە بۆ ڕەسوول الله عليه الصلاة والسلام هەستایە چەند فەرمودەیەکی بە هەڵبەستیوە بەڵام زانایان هاتوونە چیان کردووە هەمویان پاک کردوێتەوە و توێتیان ئەمە بەو بنەمایانە دەزانین ئەم حەدیثە صحیح نییە هەندێک دەڵێن 5 ئێستا شتێکیانەوە زیاد کردوتیانە 6 مەرجیان داناوە بۆ ئەوەی بڵێن ئەم فەرمودە صحیحە یاخود صحیح نییە یەکەمیان عەدالەت دووەمیان ضەبط سێیەمیان عدم الشذوذ عدم العلة ئەوانەیان هەموو داناوە بەس بۆ ئەوەی چ بێ بڵێن کاکە ئەم فەرمودەیە ڕاستە یاخود ڕاست نییە لە ڕاوی مەڕویەکەیە لە ڕاوی
بەڕێ لە سەنەدەکەی حەدیث ئەمە ئومەتی سەنەدین کاک جەوهەری بەڕێز بەڵام بەداخەوە ئێستا مامۆستای ئاینیە لەگەڵ ڕێز لە بە مامۆستای بەڕێز لەسەر مینبەری دەچی فەرمودەیەک لە پەیجێک نەقل دەکە لە کەسێک نەقل دەکە ناگەڕێتەوە بۆ ئەسڵەکە بزانانی ئایان فەرمودە ڕاستە یاخود ڕاست نییە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی هەیە دێ فەرمودەیەک باز دەکات لە پەیجێکی وەرگرتووە ناچیتەوە سەر ئەسڵەکەی بگەڕێتەوە ئەمە تەئکید ناکاتەوە لە ئەسڵی فەرمودەکە ئایا کەچی ئێستا هەمووشمان لە بەردەستیدایە ئەوە سەحیحی بوخاری سەحیحی موسلیمە سونەنەکانە مسنەدی ئیمامی ئەحمەدە مەعاجیمەکانە مەسانیدەکانە هەموومان لە بەردەستیدایە مصەنەفاتەکانە بەس بچی بۆی بگەڕێەوە بە تایبەتی ئێستا ئەگەر پەرتووکە کەشت پێ ناکرێ میمۆریەک بە ملیارەها کتابی لەسەر خەزن دەکرێت یاخود لەوەش ئاسانتر هەر لە گۆگڵی شێر گۆگڵ وەکو پێی دەڵێن کە ئەوش ئێستا بەڕاستی جێ تێڕامانە چکە ئەوش هەندێک جای هەندێک فەرمودە نەقل دەکات دەرێت سەحیحە بەڵام کە دەگەڕێەوە ئەسڵەکەی سەحیح نییە ئەویش دێ مسلمانان لە ڕێدا بدە ئەویش بە تا ڕادیۆی خزمەتی کردووە دەقێکی فەرمودەکە لێ بدە فەرمودەکە دەداتی تاخۆ چییە چەند پەیجشت هەیە ئێستا دەڵێ حەدیثەکە ئەوە جێڕاویەتەوە ئاوایە ئاوایە لۆی بەڕاستی کارەساتە تۆ فەرمودەیەک باز بکەی نەزانی سەحەتەکەی چییە بە تایبەتی فەرمودەکە مەوضوع بێ منکەر بێ باتیل بێ بە زبانی ڕسول الله عليه الصلاة والسلام هەڵبەستراوی بۆی یەکەم مەبدە و سەرەکیترین مەبدە بۆ ئەوی ئەتوو ئەم فەرمودەیە بیکەیە بەڵگا یاخود بیەوێ باسەکەی خۆت لەسەر بنەما بنەی یەکەم شت دەبێ بەڕاستی بزانی ئایا صحیحە یاخود صحیح نییە ئایا ئەم فەرمودەیە دروستە یاخود دروست نییە ئەو مەرجانەی باسمان کرد ئیتیصال و سەنەد و ئەوانە هەمووی بەڕاستی دەبێ زانایان هاتوون قسەیان لەسەر کردووە خەڵکی عەوام ئەوە نازانێت بەڵێ چ بکە زانایکی بەڕێز هاتوو بەراوردێکی لەسەر بنەما زانستیەکان بۆ وەرگرتنی فەرمودە کە ئەوەی دەڕێت صحیحە یاخود مەوضوع یاخود ئەوەیە بەراوردی کردووە لەگەر ئوسوس و بنەمایەکانی ڕۆژنامەگەری یعنی ئێستا ڕۆژنامەگەری دەڵێ کاکە ئەو هەواڵەت لە چێ هێناوانە یاسایە کێ دەڵە دەبێ هەواڵەکە لە شوێنی خۆی بگوازیەوە لە مەزدەڕەکەی بەسەر چاوەکەی بکەی ئەمە یەکێکە لەوانەیە کە زانانی ئومەتە کردویانە ئەمە یەکێک لە جوانیەکانی ئێمە ئەوەیە کە من دێم بۆ حەدیثەکی بۆ تو باز دەکەم تەکیدم کە زانایەکان بۆمان لە بێژینگ داوە ئەمە قورئان الحەمدولیلا پارێزراوە وەکو کەسێک نییە دەچی باسێک دەکا هەموو باسەکەی دوای پێی دەڵێ لە چێت وەگرتووە نازانین لە چێ وەگرتووە ئەوەی کە بەناو نییانە مەسانی سەنەدیان نییە پاڵپشتیان نییە ناگەڕێنەوە بۆ ئەسڵەکەی ناوێن لێنە ئەفسانەکان یعنی چەندین ئەفسانیانە پەرتووچیانەیە لەسەر ڕۆمان هەموویە وەکو دەرێ داڕێژەری فکری ئەو کەسێ بە کەیفی خۆی داڕێژتوە بەڵام نییە ئەوش بۆ تۆ هۆکار بۆن منە چینێکی زۆر هێستا لە نێو خۆمانە کە قورئانیان پێ دەڵێن دەڵێ ئێمە پێویست بە حەدیث ناکە کە ئێمە قورئانمان هەبێ بەڵێ وەڵاممان چی بۆ ئەوە ئەسڵەن ئەوانە لە قورئانی نەگەیشتن ئەگەر ناوەکو گوتم زیاتر لە 100 ئاەت باز دەکا کە دەبێ ئێوە ئیطاعی ڕەسوول الله بکەن ئەو ئاەتی جەنابەت باس کرد عومدەیە زانان دەفەرمێ وما ئاتاکم الرەسوول فخذوه وما نهاکم عنه فانتهوا واتقوا الله إن الله شديد العقاب کۆتایی ئاەتەکان سیاقی ئاەتەکان زۆر گرنگە بۆ رب العالمین لێرە فەرموویەتی واتقوا الله خۆتان بپارێزن واتە خۆتان بپارێزن لە شتێک کە ڕەسوول الله پێیدا بن نەیکەن و ڕەسوول الله قەدەغەی لێ کرد وازی لێ نەهێنن إن الله شديد العقاب بۆیە ئەمە چەندان بەسەر هات هەیە دەبینی زانایەکان وتوێتیان پرسیاریان لێ کردوون وتوێتیان ئاوایە وتوێتی لەو قورئان نییە فەرمووی لە قورئان هەیە وتوێتی چۆن وتوێتی ئەو ئاەتە وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا هەر عەقلیان ناکرێ مامۆستای بەڕێز یعنی ئەتوو بڵێ بەس ڕەسوول الله قورئانی هێناوە ئەدی ئەو قسانی ڕەسوول الله کردوویەتی ئاخا ڕەسوول الله تەفسیرێکی وەکو زانانی ئەو سەردەمەی نییە هابیت سوورەتی تەفسیر کردووی ئەی ئەمە چۆن لەم قورئانە بگەم ئەدی پێگەی ڕەسوول الله لە چدایە ئەگەر نا رب العالمین دەیتوانی بەبێ ئەوەی ڕەسوول الله بنێری بەبێ ئەوەی پێغەمبەر بنێری ئەو هەموو جهد و ماندی بنێ ڕەسوول الله عليه الصلاة والسلام بە هەدەر نەچێ ڕاست قورئانی دەنارد و خەڵکی تێگەیاند و پێویستی بە پێغەمبەر نەبوو کەچی نازلبوونی قورئان خۆی لە خۆیدا هەمووی ئەکسەری بە سەبەب هاتووەتە خوارد بە سەبەب هاتووەتە خوارد وەکو باسم کرد 360 بابە زیاتریش صحیحی بوخاری بەس کتاب التفسیری یەک لە ممایزاتەکانی صحیحی بوخاری کە بەڕاستی بوخاری چۆن محەدیث بە مفەسیریش بووە هەر لە کتاب التفسیری دەزانی چ مفەسیرێک بووە چۆن نەقلی کردووە تفسیری قورئان بالقورئان تفسیری قورئان بالسنة تفسیری قورئان بأقوال الصحابة تفسیری قورئان بالآثار يعني بقولی زانایەکانی تر مجاهیدە و ئەوانە هەمووی نەقل کردووە ئەبی قەتادە ئەوانە هەمووی نەقل کردووە بۆیە لەوێن دەر 500 حەدیثەیە بەس لەم کتابە کەچی لە پەرتووکەکان تریشی هەیتی چونکە 97 کتابە یەکێک لە کتابەکانی واتە ئەوەیە
وهتا تفسير آية چۆن تفسير کراوە رسول الله لە چێ فەرمووتی هەمووشی صحیح و ڕاست و ڕەوانە بۆ یەکەم بنەما ئەوەیە دەبێ بەڕاستی تأکید بێ ئایا حەدیثەکە صحیح یاننا ئەو سەتەعاملی لەگەر بکەیت ئەجینا تووشی بیدعای دەبێ ئەو کەسێک کە برێم وتار دەدا ئەو کەسێک کە برێم دەیەوێ باسێک بکە تووشی هەڵە دەبێت بۆیە بەداخەوە دەڵێم ئێستا لەناو مسلمانان زۆرە بە تایبەتی سۆشیال میدیا یعنی فەرمودەیەکە زانایە کاتی خۆی ئەم فەرمودەیە نەیزانیە مەوضوعە دێن بڵاو دەکەنەوە بە ملیارەها کەس جێ لێ دەگری ئێ فەرمودەی صحیحیشان پێی دەری جێبەجێ ناکرد مامۆستا زۆر حەدیثەیە بۆ نمونە لە سەردەمێکە باس کراوە لە ڕۆژگاریی وەکو ئەمڕۆیە بۆ نمونە لەگەر عەسرا دەکرێت گۆڕانکاری بەسەردا بێ شەرحی بۆ بکرێت بۆ ئەوە ئینشاءڵڵا دێن لە بنەمایەکان باس دەکەین بەڵێ زانایان باسییان کرد ئەو بنەمای یەکەم بە کورتی وەکو باسمان کرد لەبەرەوەی مامان کە مادەمێ بڕێک بۆ پەلە بەڵێ بەڵێ ئەمیش بە کورتی باس دەکەم یەکەم پرانسیپ و مەبدە و ئەوانەی کە پێویستە بەڕاستی بنچینە پێویستە یەکەم جا بزانی حەدیثەکە صحیحە ئەوەش زانایان الحەمدولله هەمویان لێ کردوتەوە ئەو صحیحی بوخاری وەکوتمە ئەو صحیحی مسلیمە بۆ تێگەیشتن لە فەرمودەکان پێویستمان بە فتح الباریە بە شەرحی مسلیمە ئیمامی نەوەویە ئەوانی تر هەمویان عون المعبودە سنەنی ئەبی داود ئەوانە تحفة الأحوذی سنن الترمذی یعنی ئەوانە هەموو هەیە هەمووش بە ئاسانی ئێستا بەدەستمان دەکەی هیچ کەسێک ئەوەی نییە بەهانەی نییە بڕێ ئەمن ناتوانم مەکتەبەیەک دابنێم ئەو هەموو پەرتوکانی تێدا بێ وەکو گوتم بە میمۆریەک بە هەزارەها مجەلەدی تێدا تۆمارێک کەواتە یەکەم بگەڕێەوە بۆ ئەسلی فەرمودەکە بزانە صحیحە یاخود صحیح نییە زانایان چیان فەرمووە یعنی پێشەوە بوخاری ئەم فەرمودانەی بە 16 ساڵ نووسیەوە ئیبن حەجەر هات بە 30 ساڵی فەرمودەکانی شەرح کردووە ئێدە ئەمڕۆ سیستەم نییە ئەمن فەرمودەیەک لە بوخاری نەگەڕێمەوە بۆیە زانایان فەرمیێتە لا هیجرەتە بعد الفتح تۆ دەی بگەڕێ فتح الباری ئەوجا ئێستا زانایان دەڵێن بڕواتەبی ناوی لێ ناوە فتح الباری شەرعی صحیح البوخاری بەڵام شەرحی کتوبی ستەیە هەندێک دەفەرمە شەرعی کتوبی تسعەیە یعنی هەمووی ڕیوایەتەکانی هیناوە لە سنەی ترمزی ئاوا دەفەرمێ عەبقەریەک بووە یعنی هەندێک شتی باسکە خەڵک دەری ئەفسانەیە پێشەوە ئیبن حەجەری عەسقەلانی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر کەواتە یەکەم شت ئەمەیە کە دەتوانی یعنی بڕواتی بەرنامەیەکی تایبەت دابڕێژی پێویستی پێ دەکا کە بنەماکان ڕۆن بکەوە چۆن حەدیثێک صحیحە چۆن بە ئێمە گەیشت ئەمە یەکەمی دووەمینیان فهم الحديث النبوي في ضوء القرآن الكريم وەکو باسمان کرد تێگەیشتنی فەرمودەکە لە ڕوانگەی قورئانەوە چەندان چۆن قورئان سەبەب نزولی هەیە ئەوەش فەرمودە سەبەب ورودی هەیە زۆر جار سەبەب ورودەکانی سونەت دەگەڕێتەوە بۆ سەبەب نزولەکانی قورئان تێکەڵاوێکی زۆریانی ئەمە دووەمینیان سێمینیان بە یەک فەرمودە حکم لەسەر شتێک مەدە بەداخەوە ئێستا ئەوەش لە ناو بەشێک لەوانەیە کە خۆیان بە خوێندەوار دەزانن هەیە یعنی بۆ نمونە دەستنوێش بڕۆ کاکە ئێستا زانایان بفەرمونون وتوێتیان کتاب نەواقیض الوضوء یا کتاب الصلاة هاتون بابێکیان داناوە بەس وضوء سنەنەکانیان باس کردووە نەواقیضەکانیان باس کردووە هەیئەتەکانیان باس کردووە یعنی ئەوە چییە هەموو فەرمودەکانیان کۆ کردوەوە جوانتر شتەکان بۆ ڕۆن دەبێتەوە بۆیە لە مەوضوعێکی بۆ نمونە ئەم ماوەیەکی تر دێن باسی مانجی محەڕەم دەکەم وانە بیدایەت ئەم ئاەتانی مانجی محەڕەم دەکا لە قورئان وەردەگرم دواتر دەسم لە فەرمودەکان وەردەگرم دواتر دەگەڕێمە سەر شەرعی فەرمودەکان چیان وتووە بە یەک فەرمودە بڕیار لەسەر شتێکی مەدە چکە ڕەسوول الله فەرمودەی لێرە فەرمووە لە شوێنە چی فەرمووە لۆی ئەمە زۆر گرینگە بۆ باسێک کۆکردنەوەی فەرمودەکان هەمووی ئەوەش لەبەر ئەوەی هەندێک کات بۆن من هەندێشتی فەرمووە تایبەت بە کەسەکانەوە دوایە گۆڕانکاری بەسەداهاتەوە بەڵێ ئەمە یەکێکیان الجمع کەمتر لە 5 دقیقە مادەمێ فریا بکەین باش ئینشاءالله الجمع أو الترجيع بين الأحاديث ظاهرها التعارض هیچ شەک و گومانی تێدا نیە هیچ دژایەتێک لە نێوان فەرمودەکان نیە بەڵام هەندێک فەرمودە هەیە ئەمە وا دەزانین تعارضێکی لە بناواندا هەیە باسی هەیە مامۆستا لە ئوسوڵ الفقه ڕفع التعارض دەکرێت بەڵێ ئەمەیە بۆ نمونە هەر بە کورتی بۆ نمونە حەدیثمان هەیە صحیحە دەفەرمێ یەکەم شت کە لە ڕۆژی عەرەبیەکەی ناخوێنمە یەکەم شت کە لە ڕۆژی قیامەتێ ئینسان لە عەمەلەکانی کردەوەکانی لێ دەپرسێتەوە نوێژە فەرمودەی تریشمان هەیە دەفەرمێ ئەوەل ما یەقضی بین الناس الدماء یەکەم شت خوێنە ئەگەر کەسێک شارەزایی لە دین نەوێ عقليتي هەردووشی لە یەکەمیە زانیان هاتوونە فەرمیان ئین نوێژ حق اللهە بەڵام ئیدیمە حق الناس کەواتە هەردووچیان هەر دروستە هەردووچیان لە پرسیارت لێ دەکرێت هەردووچیان فەرمودەکان لە شوێنی خۆیان ئەوە جەمع دەکەی کەواتە فەرمودەکان لە بری ئەوەی تعارض بی 180 پلە بۆچێ بۆ أصلا التفاهم تێگەیشتن ئەمە یەکی تر یەکەمیان فهم الحديث في ضوء الظروف والأسباب التي ورد فيها رسول الله فرمودي لچێن دەرفەرمووە کەی فەرمووە بۆ من ئەو فەرمودەی دەفەرمێ حرامە لەسەر کەسێک کە يعيش بين ظهراني المشركين
لە ناو مشریکان دەژی یەکاک ئێستا زۆر علم هەیە من ناتوانم ئەگەنەچمە ناو مشریکان نەخوێنم ئەسڵەن ئێستا بە تایبەتی ئەمە وەکو ئەوانی کە شارەزان لە زانستی فەرموودە ئێستا لێکۆڵینەوە کراوە هەندێک پەرتوچی زانایانی فەرموودە زۆر گرنگە ئێستا لە مەکتەبەکانیواندا کاتی خۆی کە هاتوون شاری مسلمانانیان داگیر کردووە زانیوەتیان چەندە بە نرخە بردووەتیان بۆ خۆیان ئێستا لەوێ ئەگەر واستەیەک بکەم بە شێوازێک زانا هەیە ماڵ و سەر و سامانی خۆی فروشتووە بەس بۆی بەدەست بێنێتەوە بیکاتەوە بیداتەوە بەردەستی ئومە نیەتەکە دەوردەبین ئەو نیاتی من دەچمە ئەوێن دەرئایە ئەم حەدیثەم لەسەر دەست پێری نە ئەوە لۆ کاتی زەمەنی ڕەسوول الله بوو فەرموویتی لا تتراءى نارها یعنی ئەویان نابینێ یعنی نازان ئەو کەسە مسلمانی یاخود مسلمانی لەبەر ئەوەی ئەمین نەبووی لە ئێستاش ئەمین نی بەڵام وەکو هەندێک شت هەیە دەتوانی بیچی بیکەی هەندێک خوێندن هەیە بۆیە ئەمەش ئەوەی خۆی هەیە ظروف و ملابەساتی خۆی هەیە فهم الحديث في ضوء سياقه وملابساته المكانية والزمانية أمش تيجي نوية استا يعني لو مكان ولو زمان رسول الله فرموديه شي فرمو لمكة لمدينة جواز بون من فرمي الوزن وزن أهل المدينة والكيل كيل أهل مكة يعني شتيجي لو بابتيه ده فرمي تشيشان وبيوان جوازة ده فرمي أما بو شاري مدينة أمش بو شاري مكة ئەوە دەکرێ ئەمن هەردووچی تێکەڵکەم بۆ بەڵێ زانیان دەفەرمونون ئەمە ئەو کاتی بۆ ڕەسوول الله کە نەیانتوانیەوە بگەنەیەک زۆر زەحمەت بووە کە سیر دەکەی یعنی بە فەهمی ئەو کاتی سیر دەکەی یعنی کەسێک ئەگەر چوو بێتن لە مەکە لە بۆ مەدینە کە 400 کیلۆمەترە زۆری ویستووە وانە بەڵام ڕەسوول الله فەرموویەتی لێرە دەتوانی ئیشەکەی خۆت جێبەجێ بکەیت با لەوێن دەریش قیاسەکەی جیاواز زانیان دەفەرمون ئێستا دەتوانی هەمووی تێکەڵکەی ئێستا بۆ منە سەردەمێکی ئێستا قماش لە لای ئێمە زیاتر وەکو دڵێ بڕک شارە زایم هەیە بەس بە مەترەوانە ئێستا دێنە بە چیلۆش دەفرۆشت ڕاست ئێکەواتە ئەوە نابێتە بەڵگات و برێ وڵات چونکە ڕەسوول الله فەرمووتی نە ئەوە لەو ئەو زمانی بووە ئێستا جیاواز فهم الحديث في ضوء مقاصد الشريعة الشريعة هاتوا بوتس هاتوا حفظ النفس حفظ المال حفظ الدين حفظ حموي باس كردوا حديثيش کە گوتمانە هەم پێگەی هەیە ئەویش هاتووە بۆ منە زۆر جا دەبینی هەندێک برا دەڵێن ئیلا دەبێ بە برنج بێ ئیلا دەبێ بۆ منە زەکاتی سەرفترە ئەمە لە زمانی ڕەسوول الله ئەگە سیر بکەی لەگەڵ ئێستا جیاوازی هەیە بەڵام مەقسەدی شەرع چ بووە هەر لە فەرمودەکە زۆر بە جوانی نووسراوە یعنی فەرمودەکە بخۆدی خۆی فهمەکەی واضحە فهمەکەی واضحە دەفەرمێت چییە فرض رسول الله عليه الصلاة والسلام زكاة الفطر صاعا من تمر أو شعير أو زبيب أو چییە طهرة للصائم وطعمة للمساكين پاکەرەوەیەکە لە بۆ ئەو کەسانی بە ڕۆژوون و خۆراکێشە بۆ چی بۆ مەساکینەکە ئەمڕۆ پارە باشتر یاخود برنج دەڵێ مادام ئەوەی فەرمووتەوە ئەوەیە مەقاسیدی شەریعە لێرە ناپێچی بڕواتە مامۆستا هەیە دەڵێ بۆ خۆم لە شوێن بوومە کابرا برنجی بۆ هاتە چۆ فرۆشتویەوە يعني ئەو مەقاسیدانە زۆر مهمە شەشەمینیان یەک دەقەمان ماما بەڵێ شەشەمینیان ئەو لغەوی و عورفی و شەرعی کە رسول الله عرب بووە قورآن عربە ئەوانیش زۆر زار دەبینی عورفێک لەلایەوان بەکار هاتووە حتى لە ناو نەتەوەکانی تریش هەیە ئێستا بۆ نمونە لێرە لە هەولێر لەفزێک بۆ شتێک بەکاردێ لە شوێنێکی تر لەوانەیە جوێندان بێ لۆی زانیان دەفەرمون زۆر مهمیشە بزانی ئەو عورفەی کە رسول الله بەکاری هێناوە بۆ چ بووە لایانی شەرعیەکەی لایانی لۆغەویەکەی کۆتاییەکەی التفريق بين الحقيقة والمجاز يعني هەندێک وشەمان هەیە حقیقەت هەندێک مەجازە يعني رسول الله شتێکی فەرمووە مانایەوە نیە بۆ نمونە دەفەرمێ فرات لە بەهەشتە ڕووبارێک لە ڕووبارەکانی بەهەشت يعني مانای وەیە بەهەشت لە ژێر ڕووبار لە ڕژێ فراتدایە سەرچاوەکەی نە مەبەستی لە بەرەکەت و لە زۆری و لە ئەوەیە بۆیە ئەمانە زۆر مهمە بۆ ئەوەی ئەمە هەڵسوکەوتێکی دروست یاخود هونەرێکی دروست لەگەر سنەتی رسول الله بکەین عليه الصلاة والسلام سنت لەسەم بەشپێکاتێ بە کورتی مامۆستا بەڵێ وەڵی سنت ئەوەی کە زانایان باسییان کردیە دەڵێن سنەتی وەکو دەڵێ مؤکدەمان هەیە غەیرە مؤکدە یعنی ما واظب عليه النبي عليه الصلاة والسلام زۆر تەکیدی لەسەر کردەوە ئەویتر هەندێک جار کردو هەندێک جار نەیکردووە بەڵام ئیتر هاتوونە هەندێک تر دەرێن ئێستا سنەی تەشریع و غەیری تەشریع بەڵام بەڕاستی هیچ بنەمایەکیان نییە سنە هەمووی لە بۆمە تەشریعە وەکو باسمان کرد هەندێک نەبی کە لە خیلقەتی رسول الله ئاوا لەسەری ئەمە ناتوانین بچین جوانکاری بکەم بڵێ مڵاو سنەتێکی رسول الله جێبەجێکەم بەڵام ئەخلاقیاتی رسول الله عليه الصلاة والسلام هەڵسوکەوتەکانی رسول الله دام پێدان رسول الله هەمووی سنەتە ئەگەر یەک جارێک لە ژیان بیکەین قولی و فعلی تقریری فەرقیان هەیە لە جێبەجێکردن نەخێر بۆ نمونە رسول الله عليه الصلاة والسلام فەرمووی ئەمن بزن مشک ناخۆم
لەبەرەوەی لە وڵاتی من نەخورای بەڵام ئێوە بیخۆن یعنی مانای ئەوە نییە ڕسوول الله تەرچی کردووە خواردنی سنت نییە نەخێر خواردنیشی بیخۆی بەوەی بە ئەجر و پاداش سنە هەرچی عادەتە بەهۆی نیەت دەبێتە عیبادەت و هەرچی عادەتە بەهۆی نیەتیش دەبێتە سنت ئێمە مانۆکو مسلمان چۆن تەعامل لەگەڵ سنەت پێغەمبەرەکەین کۆتا پرسیارەوە بەڵێ ئەوەش وەکو باسمان کرد هەموو بە پێگە و گەورەی ئەوە بەڕاستی لەسەرما واجبە هەندێک واجباتە یەکەم بۆ نمونە بیر و باوەڕمان هەوێ کە سنەتی ڕسوول الله عليه الصلاة والسلام ئەم پێگەی هەیە وەکو باسمان کرد لە دوای قورئان شخصیەتی ڕسوول الله بناسین زۆر جار ئەمن دەڵێم بەڕاستی ئەوانەی کە دژایەتی سنە دەکەن کێشەیان لەگەڵ سنە نییە بەڵام نەزانینیان بەرامبەر بە شخصیەتی ڕسوول الله هەیە بچن فۆرماتێک لە ناسینی ڕسوول الله بکەنەوە قەت قسەی وا ناکەن قەت نایەن ناوی لێ دەنێن بێ ئەدەبی چکە ڕسوول الله زۆر گەورەیە بێن برێن ڕسوول الله شتێکی ئەوای کو فەرمووە برێن ئەو قسەی ڕسوول الله کە سەد تا سەدیش بزانی قسەی ڕسوول الله ئەم بنەمایانەی باسمان کرد هەمویان تێدا هاتیتەدی بۆیە زۆر گرنگە بێن ڕخنەی لێ بگرن بێن ڕخنەی لێ بگرن ڕخنە چی ڕخنەیەک بیانێ بیرۆ لە ئەساسی علمی وەکو باسمان کرد زیاتر دژایەتی سنە دەکرێت بەرەوەی باسی جزئیاتەکان و باسی وردەکاریەکان دەکات ئەمە یەکەم بەڕاستی بیر و باوەڕێکی تەواومان هەوی بەرامبەر بە سنەت و پێگەی سنەت دووەمینیان شوێن کەوتن و دەست پێگرتنی سنەت ئەوە قۆناغی دووەمە بۆیە وەکو باسم کرد ئەوانەی کە دەڵێن سنەت ئەوە یەکەم قۆناغیان نەبڕیوە چکام بڵێن و نەڵێن سنەت واتە شخصیەتی ڕسوول الله یەکەم جار ئەو جە دواتر کردەوەکانی ئەگەم ئەو ڕسوول الله بەو گەورەی نەناسم سنەتەکانی جێبەجێ ناکەم كل شيء بعد المعرفة سهل هەموو شتێک باسی ناسین ئاسانە تۆ بڕۆ پێگەی ڕسوول الله بزانە لەلایەن سەحابەکان لەلایەن تابعیەکان لەلایەن خێزانەکانی کوورە لەلایەن خوا رب العالمین لەلایەن دینەکانی تر هەبێکەمە کۆتایی ئەزۆر پاداش ئەمە دووەم سێمینیان الأحكام إلى السنة يعني ئەمە بەڕاستی شتەکانمان يعني ئەم زۆر جا دەبین دەچین بۆ ئەوەی کە کچ و کوڕێکمانە دەکەم دەڵێم کێشە زۆر بووە بەڵام با گەڕانەوەی هەموو کێشەکانتان سەرچاوی هەموو کێشەکانتان بۆ قورئان و سنەت بێ بڵێ کە کاتێک قورئان ئەوهای فەرموو ڕسوول الله ئەوهای فەرموو ئێستا پەرتوک دانراوە المعالجة الأساليب النبوية في معالجة المشكلات الزوجية برواتة بيتزي بتزي بكرة شيء طلاق ناميني كم دبيته زور كم سيامين حسن الفهم للسنة النبوية جوان تيوغين للسنة وكو باس ماكن سوارمين يعني تدارس السنة النبوية يعني سنة رسول الله عليه الصلاة والسلام مدارسة بكين وتيوغين تيت سنية وخلطي شيهان بدين بلاوي بكين أوانا همي واجبي إيمية برامبر بالسنة وبرامبر برسول الله عليه الصلاة والسلام هذا زندو كردنوا سنة رسول الله صلى الله عليه وسلم من أحيا السنة عند فساد أمتي بنمنا بكينا كوتاي فله مثل أجر 500 شهيد الرواية تفرمي 50 منكم بنزال إيوه بلام أورو براستي من أحيا سنة رسول الله عليه الصلاة والسلام فكأنما أحيا الناس جميعا تذكر همو خرق بيوستي بسنة رسول الله عليه الصلاة والسلام وكباس ما كد ناتواني لقرآن تبقين بسنة رسول الله نبي ناتواني سنة رسول الله جيب زينكين بقرآن نبي زور بريس ما مساعدنا نختي دس صوت خوش بعزت من خاي قرب هذاش بخير ذاته إن شاء الله لقل رسول الله صلى الله عليه وسلم حشر كريم آمين أجمعين إن شاء الله زور سپاسی ما دبون آمد بون دكيم مساجد بەڵێ بەڕێزان و خۆشەویستان تارێ لەگەڵ تامین بۆ پێشکەشکردنی ئەڵقەی ئەمجارەی بەرنامەی بەفەڕ دەخوازین و دەپارڕنەوە کە خوای گەورە بمانخاتە سەر سنەتی پێغەمبەری پێشەوا صلی الله عليه وسلم لە دنیادا ببینە هۆکارێک بۆی کە سنەتی ئەو زیندوو بکەینەوە لە دوا ڕۆژیشا لەژێر سایە و سێبەری رسول الله صلی الله عليه وسلم لەبن ئاڵاکەی ئەوە لەبن عەرشی خوای گەورە حەشر مەکە بەدەستی پیرۆزی ئەو ئاوی کەوسەر بنووشین تاکو دیدار بە خوای گەورە سپاردن والسلام عليكم ورحمة الله وبركاته